سڵاوتان لەبێت. وەزارەتی دارایی هەرێم ڕەتی دەکاتەوە پابەندیەکانی بەرامبەر وەزارەتی دارایی عێراق جێبەجێ نەکردبێت و بۆ ڕادەستکردنی داهاتی ناوخۆ دەژڵێت ئێمە ڕێکەوتنمان لەگەڵ سوودانی کردو و تەیف سامی کەسێکی بێ پشتوپەنایە بۆ ئێوە دەکات. دوای ئەوەی دوێنێ وەزارەتی دارایی هەرێم تەنیا 48 ملیار دینار و شتێکی خستە سەر هەژماری گەنجینەی فیدراڵی بەرپرسێکی باڵای وەزارەتی دارایی هەرێم بۆ 964 قسەی کردووتی ئەو پارەیە نیوەی داهاتی نانەوتی باج و گومرگە نەک نیوەی هەموو داهاتی ناوخۆ. وەک باسی دەکات ئەوان لەگەڵ سوودانی ڕێکەوتون و بۆ ئەوەی کە مانگانە تەنیانیوەی داهاتی باج و گومرگ بنێرن بەڵام بەهۆی ئەوەی لە مانگی 1 و 2 داهاتی باج و گومرگ کەمە بۆیە ئەو پارەیە ناردویانە کەمە دەژڵێت ئێمە پابەندین و تەیف سامیش کە ڕەخنەی لەسەر ئەو داهاتە هەیە کەیفی خۆیەتی چونکە هەرێم لەگەڵ سەرۆک وەزیران ڕێکەوتووە کە لەسەر و وەزیری داراییەوەیە. لە ئیداری گەرمیان خەریکە بە یەکجاری بایکۆت لە ناوەندەکانی خوێندن دەشکێت و ڕەنجوماندوو بوونی بەڕێوەبەری پەروەردەی گەرمیانیش بە فیڕۆ ناچێت کە دوێنێ زۆرینەی بەڕێوەبەری قوتابخانەکانی کۆ کردەوە و پێیوتن پێویستە ئەمڕۆ دەرگای قوتابخانەکان بخەنەوە سەرپشت. ئەمڕۆ پەیامێری 964 لە گەرمیان چەند قوتابخانێکی بەسەر کردەوە و دەرگاکانیان کرابەوە بەڵام تەواوی قوتابخانەکان نەبوو. خەمی گەورەی قوتابیانیش لەوەدایە کە دەترسن ئەم وەرزەی کۆتایی خوێندنیان لەدەست بچێت. عیسا ئیبراهیم قوتابێکی پۆلی نوێی بنەڕەتی و بە 964 وت ئەمڕۆ هاتووینەتەوە بۆ قوتابخانە و پێمان خۆشە مامۆستاکان کۆتایی بە بایکۆت بهێن و وانەکانیان بخوێنن. دوێنێ عەدنان حوسێن بەڕێوەبەری گشتی پەروەردەی گەرمیان بە 964 وت هەموو بەڕێوەبەرەکانی ئیمزایان کردو و ڕازی بوون بۆی کە لە سبەینەوە دەرگای قوتابخانەکان بکرێتەوە و کۆتایی بە بایکۆت بهێنن. تەلاق زیادی کردو و 98 پیاویش لە دادگای هەرێمی بەیاسایی ژنی دووەمیان مارە کردووە. بەپێی ئامارێکی ئەنجومەنی دادوەری هەرێمی کوردستان لە 1 2024 تاوەکو 30 دوانزەی 2024 51,018 پرۆسەی مارەبڕین لە دادگای هەرێمی کوردستان ئەنجام دراوە. لەو ژمارەیە 12,348 حاڵەتی جیابوونەوەشە بووە. هەر بەپێی ئامارەکە دادگاکان ڕێگەیان بە 98 پیاوداوە کە ژنی دووەم بێنن. ئامارەکە وردە و تێر و تەسەلا بەڵام ئەوەی جێگەی سەرنج بووە لە سلێمانی پرۆسەی هاوسەرگیری کەمی کردو و جیابوونەوەش زیادی کردووە. لە هەولێر و گەرمیان پرۆسەی هاوسەرگیری زیادی کردو و تەلاق کەمی کردووە. لە دهۆکیش پرۆسەی هاوسەرگیری بە هەمان شێوە زیادی کردووە و تەلاق کەمی کردووە. شارەوانی هەولێر بە تەمایەلۆرد و قەرەباڵغی سەر شەقامی 100 مەتری کەم بکاتەوە. ئەوەش لە ڕێگەی فراوانکردنی شەقامەکە و لابردنی شۆستەکانەوە. نیا ساڵح سەرۆکی شارەوانی 4 بە 964 وت بەهۆی جەنجاڵی و قەرەباڵغێکی زۆر پێمان باش بوو شەقامە لاوەکیەکانی تەنیش 100 مەتری لەگەڵ شەقامی 100 مەتری تێکەڵ بکەین و زیاتر فراوانی بکەین. وەک باسی دەکات فراوانکردنەکە بە چەند قۆناغێکە و سەرەتا ئەو شوێنانی ستونی کارەبای لێنە شۆستەکانی لا دەبەن و شەقامەکە فراوان دەکەن. ئەوە بە شەشی کە شۆستەکان لادراون قیری بۆ دەکرێت و شەقامەکە فراوان دەکرێت. هەر شاد بن.